بەڵێ ئەم کاتتان باش دوای ئەوەی نور سۆران کە تەمەنی 14 ساڵە لە بەرنامەی پەیپەری کوردستان 24 بەشدار بوو دوای بەرنامەکە بڵاو کرایە و دوای ئەوەی کە ئەو بەرنامەی کرایە سۆشیال میدیای کوردستان 24 دەنگدانەوەیکی زۆری بەدوای خۆی داهێنا نور لە بەرنامەکەدا داوای کە ئەوێت ئایفۆن 13 شێوێ لەگەڵ ئەوشدا ئەوێ ژوورێکی پەمەیی هەبێت داوای کردو کە حەزەکە ئەوەی بۆ بکرێت دوای ئەوەی کە ڤیدۆکانی لە کوردستان 24 بڵاو بۆەوە پارێزگاری هەولێر ئومێد خۆشناو بڕیاریدا کەوتی من داواکاریەکانی بۆ جێبەجێ دەکەم من دەچمە لای پارێزگاری هەولێر کاکومێت خۆشناو کاکومێت سڵاو لێبێ ئێوە ئەو داواکاریانەی خاتون نور هەیبوو ئێوە بۆتان جێبەجێ کردەوە چیتان بۆ زۆر سپاس بەناوی خوای گەورە پێشەم شتێک سپاس لە بۆ ئێوە وەکو کوردستان 24 کە ڕەنگامە لە ناو دەوام و ئیشدا نەتوانین زۆر متابعەی تەلەڤیزیۆن بکەین بەڵام لە ڕێگای سۆشیال میدیای کوردستان 24ەوە کە کاتێک ئەمن نورخانم دیت ئەو دوو داواکاریەی هەبوو وەکو کچێکی خۆمان کە خەڵکی ئەو شارەیە ئەوە داواکاری بووە مە بە شانازیەوە هەردووشی لە بۆ جێبەجێ دەکەین ئێستاش دیاریەکەی پێدەدرێ و تیمەکی ئەندازەیش دەچن ئەو ژوورەی کە داوای کردێ بە زەوقی خۆی بە چنە و عەشیویز ئەو ژوورەی لە بۆ دروست دەکرێتن و ئێستاش لەگەر بابی قسەم دەکرد لە هەر حالەتێکیشدا پێویستی بە چارەسەری هەبیتن کاتێک ڕەنگە پێویستی بە پزیشک و چارەسەری و فەحسی بەردەوام هەبیتن بە دڵنیاییەوە ئێمە لە بۆی جێبەجێ دەکەین و ئینشاڵڵا تەمەن درێژ دەبیتن زۆر زۆریش خۆشحاڵم کە ئەوڕۆ لێرەیە و سپاس لە بۆن گۆشت دەستان خۆشبی کارێکی باشتان کرد دەستگانە خۆش کاگومێت تۆش کاک سۆران بێتێرەوە ئێستا ئێوە چاوتان بە پارێزگاری هەولێر کەوت ئەو دوو داواکاری خاتون نور هەیبوو بۆی جێبەجێ دەکات تا چەند دڵخۆشە خاتون نور خۆشە سەرەتا دەستخۆسی لە پارێزگای هەولێر والی سار کاک ئومێد خۆست ناو دەکەم بەڕاستی هەستا داواکاریەکانی نورخانی جێبەجێ کرد زۆر سپاسی دەکەین بەڕاستی دری خۆش کردین چونکو نورخان عەزی لە مۆبایلێکی بوو لەگەڵ غورفەکە لە بوو دروست بکرێ کاک ئومێدیش بە داواکاریەکانی نۆری هاتوو و داواکاریەکانی نورخانی جێبەجێ کرد و بەڕاستی مەمنونی کاک ئومێدی نەخوا تەمەن درێژی بکە ئایفۆنی 13 ئەمە لە دوومان زیاتر کرد لەستا ئایفۆنش 14 وەردەگری سبەینێش تیمەک دێن تیمەکی ئەندازەیی دێن کود دەوێ غورفەکە کود حەز لێ ئەوان دەبوو دروست دەکەم باشە بابی من خاتون ڕینجە تۆ قسە بۆ من کە ئەو تۆ داوای ئایفۆن 13 کرد و 14 بۆ هێناوی باشە تا چەند دڵخۆشی پارێزگاری هەولێر ئەمڕۆ بینیت وڵای دڵخۆشیەکەم زۆر زۆرەوە سڵ ناکرێن گەلەگەلە سوپاس دەکەم دا گەورەیە هەر بەجددی شەوم ڕسم خۆمی لەگەی خۆی دانابوو چاومەر باڵی نەدەکرد زۆر زۆر دڵخۆشم بەوە دێ جوانە زۆر زۆر سوپاس دەکەم کوردستان 24 بەرنامەکەی تۆیان بڵاو کردەوە لە بەرنامەی پێپەر بەشداری کردبوو لە سۆشیال میدیا بڵاویان کردەوە تا چەند دڵخۆش بووی کە ئاوا ناوبانگ زۆر زۆر زیاتر بوو حەستەکە بە ناوبانگ بیت بەڵێ وەڵام من ئەر بەخۆم سەرەتا حەزم لێ بوو کتێبێک بکەم کە بە ناوبانگ بم چونکە ژیان دەرفەتیەوەی نەدایمێ یەک سات دڵخۆشی بووم بەڵام من بەناوبانگ بوون ماڵبژار گوتم بەناوبانگ بوون لە من ڕێگایە کە ئاسانە من بەناوبانگ بوون ماڵبژار بەرنامەم لەگە خاتونیانیش کرد لێرە چای ماس دەکەم ئەویش بە خەڵکەکەی ناساندم لێرە زۆر زۆر سپاس دەکەم ئێستاش لەگەڵ کاکە بەڕێزم ئەچیتە دەرەوە ئیتر تۆ بەناوبانگ بووی خەڵک لەوانێ ڕەسمە لەگەڵ بگرە حەزەکە قسە لەگە ئەمانەت پێخۆشەوە نییە پێشان نا بەس ئێستا بەجێری ئەوەی بەناوبانگ بوومە بەسەر چاو بۆچی پێشتر چونکە پێشان کەسێکی دیار نەبوو لەلام کەمەک ناخۆش بوو بەڵام ئێستا کەسێکی دیارم لەلام ئاساییە لە جا ڕسم و ڤیدۆیان لەگەدەگرم باشە کاگومێت وادی ئەو شپێ ژوورەکەشە بۆ کا بە پەمەی کە خۆ داوا کردبوو زۆر زۆر سوپاسی دەکەم ئاواتەکانی میهنادی سبەینێکە دەیانێرە تیمەک دێن باش بەناوبانگ بوونیش یەکەم کەس دەم ڕسمت لەگەدەگرم بەڵێ ئەو کاگومێت پارێزگاری هەولێر وەک خاتون نور کە داوای کردبوو داوای ئەوەی کردبوو کە مۆبایلێکی بۆ بکڕێ لەگەڵ مۆبایلەکەیە ژوورێکی بۆ دروستکە بە ڕەنگی پەمەی کە خۆی حەزی لێ بوو پارێزگاری هەولێر هەردوو داواکارێکی بۆ جێبەجێ کرد ئەمەش دوایەوە هات کە کوردستان 24 بەرنامەیەکی تایبەتی لەگەڵ خاتون نور کرد ئەمەش بۆ هۆی کە دەنگدانەوەیکی زۆر بە دوای خۆیدا بێنێ هەردوو داواکارێکەشی لەلەم پارێزگاری هەولێرەوە بۆ جێبەجێ کرا